پەخشانێک بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن لە ژێرناوی ژن سەرچاوەی ژیان لە نووسینی بەڕێز کەریم ئەمانی. ئەی ژن، ئەی تریفەی مانگە شەو، ئەی گەوهەری بێهاوتا، سەرچاوەی ژیان و هیوا و ئارەزوو، دەستەکانت گوڵی ئاشتی دەچێنن، ئەی پێشەنگی ڕێبازی ئازادی و ئەی خەباتکاری ماندووی نەناسی بواری مافە پێشێلکراوەکان. تۆ هەبگەی چیرۆکی بوێری و خۆڕاگری لە مێژوویکی پرشنگداردا، نازناوی خۆڕاگری و فیداکاریت هەڵگرتووە و بە هەنگاوی پتە و شێلگیرانەت ڕێگای یەکسانی دەپێوی و سەرڕای هەموو کۆسپ و تەگەرەکان شەوقی هیوا لە ناخدا دەدرۆشێتەوە. ئەی ژن، تۆ شانازی کۆمەڵگای، دایک، خوشک، هاوڕێ، زانا و هۆنەرمەندی و وەک گوڵاڵەی بەهار پڕ لە جوانی و هیوا لە هەموو بوارەکاندا دەدرۆشیتەوە. ڕۆژی جیهانی ژن ڕۆژی ڕێزگرتن لە خەبات و تێکۆشانی سەربەرزانەی تۆ و ڕۆژی هەستکردن بە مەزنی و بوێری قارەمانیەتی تۆیە. با لە ڕۆژی جیهانی ژندا دەنگی یەکسانی و ئازادی خوازی هەڵبڕین و لەسەر دەستەبەرکردنی ماف و بەدیهێنانی جیهانێکی پڕ لە ئاشتی و یەکسانی و بەختەوەری بۆ هەمووان جەخت بکەینەوە. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن.